ئێستا باسەکە بەرەو شوێنێکی تر دەڕوە و بابەتێکی تر دێتە پێشەوە، ئەویش بەهۆی ئەوەوەکە پۆلس قسەیەک دەکا و قسەکەش تەبەن هەر لە وتاربێژیەوە دەکا، ڕەبتی بەوە هەیە چۆن دایما هەست دەکا و پیشەیە کە هەیەی وتاربێژی، یعنی وەکو حرەسێکی وتاربێژی و قسە دەکا، پاسەوانی ئەم پیشەیە بۆەوەی کەس نرخی ئەم پیشەیەدا نەبەزێن، وەکو چۆن نرخی شتێک لە بازارە بەرزکەیتەوە و کۆمەڵێک کەسدانەی بۆەوەی کە ئەو نرخە پارێزن نێڵندا بەزێت. تەبەن پیشەکانیش و زۆر شتی تریش لەناو کۆمەلگا بەهای خۆی هەیە، ئەو شتانەی بەهایان بەرز دەبێتەوە لەناو کۆمەلگا ڕەواش پێیا دەکەن دەچنە پێشەوە. بامان شێوەش وتاربێژی لە کۆمەلگایە سینیا ئەویش بەهای خۆی هەبوو، کاتێک کە بڵێن شتێک دەبیندێ لەبارەی وتاربێژیەوە، ینی پێناسەیەکی تر بۆ وتاربێژی دەکرێت، ئەم پێناسەیە کە بۆ وتاربێژی دەکرێت بۆ هەیە دەستکاری چی بکات، دەستکاری بەهای وتاربێژی بکە. بۆچی؟ چونکە کاتێ ئێمە پێناسەمان کردەوە و خەڵک لەو پێناسەیەوە وتاربێژی بینی، ئیتر وتاربێژەکان جۆرێکی تر دەبینی، وا دەبینێ خەریکی ئیشێکی تر، نەک ئەو ئیشەی کە خۆیان بە خۆیان تاریفیان کردوێتەوە لای خەڵکی. دوای ئەوەی کە لە سوکرا لە قسەکانی بوویەوە لەبارەی ئەوەی کە ئەوانەی کە تارمایی هونەرەکانن تێکەڵ و پێکەڵن سنووریان نییە، دوای ئەوە بە پۆلس دەڵێ ئەگەر تۆ شتێکرد لەسەر قسەکانی من هەیە دەتوانین بێڵێ پرسیار بکەیت تاوەکو من زیاتر شتەکان ڕۆشن بکەم. پۆلسیش تەبەن هیچ ناڵێ، بەڵام ئەوەندە دەڵێ دەی ئەوە بە پێ و قسانە بێ کە تۆ ئێستا دەیکەیت وتاربێژی ڕووپەمایی، ئەوەی کە پێشتر سوکرات پێناسەی وتاربێژی کرد بە ڕووپەمایی، ینی بنەمای بوونی وتاربێژی چییە؟ ڕووپەماییە. سوکرات دەڵێ چی؟ دەڵێ من نەموت ڕووپەمایی، وتم شتێکە لە ڕووپەمایی، شتێکە بەشێکە لە ڕووپەمایی دیارە بیرە چوەتەوە، گەر تۆ لەو تەمەنەدا ئاواز و شتت بیر چێ ئەی پیر بووی چی دەکەیت. تەمان ئەمە ئەم قسەیە باسی چی دەکا؟ باسی ئەوە دەکا کە پۆلس گوێ نادا بە مۆزوعی جاکردنەوە و وردی. پۆلس دەڵێت تۆ دەڵێی وتاربێژی ڕووپەمایی، ئەی سوکراتیش نەیوت ڕووپەمایی، وتوویەتی کۆمەڵە تارمایی هەن کە تارمایی هونەرەکانن، هەموویان سەر بەچین؟ سەر بە ڕووپەمایی، و ئەوەی دروستی دەکەن ئەم ڕووپەماییە، و بۆ ئەمە هەن وجودیان ڕەبتە بەمەوە، بەم ئیشەوە، بەم مەراییکردن و ماستاوکردن و شیرینکردنی شتێک و بەرزکردنەوەی بەهاکەی و بۆەوەی وا لە خەڵک بکەی کە ئەتیمانی پێدا. ئەڵە من نەموتووە وتاربێژی ڕووپەمایی، چونکە ئەگەر وا بڵێن یانی چی، یانی هیچ شتێکی تر ڕووپەمایی نەجگە لە وتاربێژی. ئەڵێ وتومە بەشێکە لە ڕووپەمایی، یانی جۆرێکە لە جۆرەکانی ڕووپەمایی. دوای بزانین چی ڕوو دەدا. ئەلێرا پۆلس بۆ بەرگریکردن لە وتاربێژی کە ئەم بە ڕووپەمایی ناوی دەباوە ڕووپەمایی شتێکی ناشیرینە و شتێکە وەکو بڵێ کەسانێک ئەمە ڕووپەمایی دەکەن کە کەسانێکی نزمن، بەس سوکرا داتووە ئەو ئیشەیەوانی کردووە بەوەی کە کەسانێکی نزم دەیکەن. بۆیە پۆلس دەڵێ تۆ پێ دوایە وتاربێژەش کۆمەندەکان وەک ئەو کەسە سووک و بێنرخانن کە ڕووپەمایی دەکەن، یانی چی؟ ینی ڕووپەمایی کەسانێکی سووک و بێنرخ دەیکەن.
لێرە ئەوەی کە ئەم قسەی ینی ئەوە ساسی کە پۆلس ئەم قسەی لێوە دەکات چییە سەر بە وتاربێژێتە من سەر بە دیالکتیک نییە ئەمە بەرگریکردنە لە چی لە وتاربێژی وەکو ئەوەی کە شتێکی بە بەهاو بەرزە زانی سوکرات چی دەبێت تامان سوکرات ئەمە وەردەگرێ و لە ڕێگەی قسەکردن لەسەرەمەوە دەچێتنەوە بابەتێکی زۆر گرنگەوە سوکرات دەڵێ ئەوە پرسیارێکە دەیکەی یا سەرەتایە بۆ دەستپێکردنی وتارێک هانی ئەمەی کە تۆ قسە دەکەی لەبەرەوە بە وتاربێژانە قسە دەکەی ئەرە تۆ پرسیار دەکەی یان نیاز دەیە وتارێک بدەیت یانی ئەگەر وتارێک دەدەی بە حسابێک بکەین ئەگەر پرسیاریشە با بزانم پۆلس دەڵێ پرسیار دەکەم لە کاتێکا خۆی لە ڕاستی ئەمە پرسیار نییە ینی بە ناوی پرسیارەوە کراوە بەڵام چییە ینی ئیشکردنە لەسەر بەزراگرتنی وتاربێژی وەکو وابێ کە سوکرات هاتووە مانی لە وتاربێژی بدا سوکرات دەڵێ من پێم وایە وتاربێژەکان بە هیچ شێوەیەک جێگەی بایەخپێدان نیە ئانی وتاربێژەکان وەکو ئەو کەسانەوان کە ڕووپامایی دەکەن ئەو جۆرە لە کەسیش لە لای خەڵکی جێگەی بایەخ نییە بە خەڵکێکی سووک و ئەوانە دەبیندێت ینی کەسێک کە خۆی دەباتە پێشەوە کەسێکە دەیەوێت ئەمانەیە یانی لەم جۆرە لە کەسکە هەیە هەڵە لەبەرەوە وتاربێژەکان هیچ بایەخێکیان نییە لەناو خەڵکە ئەمە قسەکەی سوکرات واقعەکە وا ناڵێ واقعەکە وا دەڵێ کە گرنگێکی زۆر بە وتاربێژەکان دەدێت ئەی باشە دەبێت سوکرات لەکوێوە ئەمە بڵێت پۆلس یانی تۆ پێت وایە هیچ بایەخێکیان پێ نادرێت ئەی ئەوان لە دەوڵەتدا خاوەنی دەسەڵاتێکی زۆر نین وتاربێژەکان تەمان وتاربێژەکان دەسەڵات پێویستی پێیانە بۆ ئەوەی ینی میکیاجی ئەو دەسەڵاتە بکەن میکیاجی ئەو شتانە بکەن بە شێوەیەکی جوان پیشانیان بدەن تا خەڵکەکە ڕازی بێت بەڵام سوکرات جۆرەی تر سێری ئەمە دەکات ینی سێری ئەوە دەکات نەک هەر وتاربێژەکان بەڵکو دەسەڵاتدارەکانیش ئەوانیش دەسەڵاتیان نییە ئەمەی شتێکی سەیرە کە ئێمە لێرە دەیبیسین لە سوکراتەوە ئەوەیە ینی چۆن وتاربێژەکان و ئەو وتاربێژانی کە دەتوانن دەسەڵاتدارەکان قەنەعەت پێ بێنن لەسەر شتێک کە ڕەوایە و ناڕەوانێ و وایان لێ بکەن بەو شێوازە لەگەڵ ئەو شتا هێزی خۆیان بەکاربێنن کە ئەمان تعریفیان کردووە یا چۆن ئەمانە بێ دەسەڵاتن چۆن ئەمانە هیچ هێزێکیان نییە سوکرات دەڵێ ئەمە جوابەکەیەتی دەڵێ گەردەسەڵات ینی دێ پێناسەی دەسەڵات دەکاتەوە دەسەڵات چییە دەڵێ گەردەسەڵات بۆ خاوەنەکەی چاک بێت نەخێر خاوەنی دەسەڵات نییە ینی کاتێک ئەگەر دەسەڵات ئەوە بێ من شتێکی پێ بکەم کە چاک بێ بۆ من ئەگەر دەسەڵات ئەمە بێ ئەوە فعلەن ئەوان خاوەنی دەسەڵات نییە ئەمە چی دەگەێنێ ئەوە دەگەێنێ ئەوەی ئەوان دەیکەن چاک نییە بۆ ئەوان مادام چاک نییە بۆ ئەوان کەواتە چی نییە کەواتە ئەوە دەسەڵات نییە تەبەن لێرە من هەست دەکەم هێز و دەسەڵات تێکەڵ کراوە لە گفتوگۆکە شار هەندێک جار هێز بەکاردێنێ و خاوەنی هێزن یا خاوەنی دەسەڵات لێرە باشە هێز و دەسەڵات جاکەین ئێستا بۆ نمونە شێرێک خاوەنی هێزە بەڵام خاوەنی دەسەڵات نییە کەواتە هێز عبارەتە لەوەی کە تۆ شتێکی پێ دەکەیت وەزاڵ دەبی بەسەر ئەو شتە بەڵام دەسەڵات عبارەتە لە ئاراستەدان بەم هێزە ئەم هێزە ئاراستەی چی دەکەیت و ئاراستەی چی ناکەیت جا لێرە ئیشکالێکەیە لە بینی هێز و دەسەڵاتە و لێرە لەبەرەوە تێکەڵی لە ناو گفتوگۆکە فعلەن ئیتر نازانم تەرجەمەکان ناوان چونکە لە سێ تەرجەمەوە کردوومە هەستم بەو تێکەڵیە کردووە هەندێک جار دەسەڵات هەندێک جار هێز بەکاردێنرێ بەس ینی ئەو
پێناسەی هێز و دەسەڵاتیشی تیا نەکراوە کە دەسەڵات چییە؟ هێز چییە؟ چونکە ئەگەر بێت و مۆزوعەکە هێز بێ ئەوان خاوەنی هێزن، بەڵام ئایا خاوەنی دەسەڵاتن؟ ئەگەر دەسەڵات وا پێناسەی بکەین کە شتێک دەکا بۆ ئەوە چاکە کە خاوەنی دەسەڵاتە، ئەو کاتە ئێمە دەڵێن دەسەڵات عیبارەتە لە هێزێکی ئاراستەکراو بەو ئاراستەی کە لە بەکارهێنانیە ئەوەی دەکەوێتەوە چاک بێ بۆ ئەو کەسەی کە دەسەڵاتەکەی هەیە. ئەڵێ تەبەن ئەڵێ ئەگەر بێت و دەسەڵات ئەوە بێ خەیری دەسەڵاتدارەکەی تیا بێ لە بەکارهێنانیە نەخێرەوان خاوەنی دەسەڵات یانێ وتاربێژەکان بەم معنایە خاوەنی دەسەڵات. پۆلیسیش دەڵێ منیش مەبەستم لە دەسەڵات هەمان شتە، ینی ئەوەی کە تۆ دەیڵێی کەسێک شتێک بەکاربێنێ بۆ بەرژەوەندی خۆی. هەر لێرە مۆزوعی چاک بۆ کەسێک نەک چاک لە خۆیان وەسکرات لەسەر ئەوە هین دەکات ورد دەبێتەوە، ینی باز لەوە ناکە ئێمە دەسەڵات چاک بەکاربێنین، هێز بە شێوەیەک ئاراستەی بکەین کە ئەوەی لێی دەکەوێتەوە چاکە، نا هێز بە شێوەیەک ئاراستە بکەین کە بۆ ئێمە چاکە، ینی لە بەرژەوەندی ئێمەدایە. وەسکرات مەوزوعەکە ڕێک دەباتە ناو ئەم ئێرەوە، ینی ئایا ئەوانەی کە وتاربێژن وانەی دەسەڵاتیان هەیە لەکوێوە دەتوانن ئەو هێزەی کە هەیەە ئاراستەی بکەن بەو شێوەیە کە لە بەرژەوەندی ئەوان بکەوێتەوە، لە بەرژەوەندی خۆیان. لێرە مەوزوعەکە مەوزوعی چاکی نییە، مەوزوعی چاکە بۆ من، ینی لە بەرژەوەندی منایە، نەک خۆی ئەم ئیشەی پێی دەکەم چاکە. یا لەبەرەوە کاتێ باسی چاکە باشە ئەمانە دەکرێت لێرە بابەتەکەەوە بزانن مەبەستی سکرات لە چاکیکی تابێ بۆ من چاک بێت. من هێزێکم هەیە بەکاری دێنم لە دەرەنجامی بەکارهێنانەکە دەستکەوتێکم دەست دەکەوێت سوودێکی لێ دەبینم لە قازانجی منایە، نەک ئەمەم بەکارهێنا بە چاک بۆ کارێک بەکاری دێنم کە چاکە، نە چاکە ینی بەمانا گشتەکەی چاکە، نەک بۆ من چاکە، هەر خۆی چاکە ئەو بۆ مانایە بەکاری نایێنێ، چاکە بۆ من ینی بۆ ئەوی کە دەسەڵاتەکەی. سکرات دوایەوە دەڵێ دەی ئەگەر وا بێ من وایە دەبینم کە وتاربێژەکان لە هاوڵاتیان دەسەڵاتیان کەمترە، چونکە گۆرگاس و پێشترەوەی جەختی لەسەرەوە کردەوە و پۆلسیش کە وتاربێژەکان دەتوانن هەموو شتێک بکەن. بۆچی؟ چونکە دەتوانن خەڵکی بێنە سەر ئەو ڕایەی کە خۆیان دایانەوێت بە دەسەڵاتدار و بێدەسەڵات و هەر کەسێکەوە، لەبەر ئەوە ئەوان خۆیان بکوژ و ببڕ هەر خۆیانن. بەڵام سکرات لێرە دەڵێ من وای نابینم، من ئەسڵان پێم وایە وتاربێژەکان لە هاوڵاتیەکی ئاسایی دەسەڵاتیان کەمترە. تەوانە ئێمە لێرە بەڕاستی شتێکی سیر دەبینین کە سکرات باسی دەکات، چۆن ئەمانە ئاوا دەکەن و کەچی سکرات دەڵێ لە هاوڵاتیەکی ئاساییش دەسەڵاتیان کەمترە. پۆلس دەڵێ چۆن وا دەڵێیت؟ ئەی ئەوان وەک ستەمکاران ناتوانن بیانەوێ هەر کەسێک لە ناو بەرن، ئەوە لە ناوی دەبن و بیانەوێ ماڵ و سامانی هەر کەسێ زەوت بکەن، زەوتی دەکەن و بیانەوێ هەر کەس شار بەدەر بکەن، شار بەدەری دەکەن. یعنی ئەوانیش وەکو ستەمکارەکان دەتوانن ئەوەی ستەمکارێک لە ڕێگەی هێزەوە دەتوانێت بیکە و کەس ناتوانێت بەرگری لێ بکە، ئەمانیش لە ڕێگەی زمان و قەناعەت پێهێنانەوە دەتوانن بیکەن و خاوەنی وێزن. ئێتر چۆن تۆ ئاوا سووک تەماشایان دەکەیت؟ یعنی ئەمە تەمان لۆجیکی هێزە، کێ بەهێزترە ئەوە باشترینە. و لێرە بیرکردنەوەکە بنەمای چاکە ڕەبتی بەهێزەوە هەیە، و لێرە ئەو دێت هێز دەکاتە بنەمایەک. بۆچی؟ بۆ ئەوەی بڵێ وتاربێژ چاکە، بەرزە، باڵایە. جانی سکرات چی جواب دەداتەوە؟
سکرات دەڵێ هەر کاتێک تۆ قسە دەکەیت من لە خۆم دەپرسم باشە ئەو قسانەی دەیکەی گزارشکردن لە بۆچوونی خۆت یا پرسیار لەم یعنی تۆ هەر خەریکی وەسفکردنی و دەتەوێت تۆ خەریکی نیشاندانی وتاربێژیت کە بەرزە هەر خەریکی ئەمەیت یعنی ئەمەی دەیکەیت پرسیار نییە ئەمەی دەیکەیت ناوی پرسیار بکەی بۆەوەی شتەکەیە پێکەوە ڕۆشنی بکەینەوە یانی تۆ لە ناو دیالکتیکانیت پۆلسیش دەڵێ بە دڵنیایەوە پرسیارە و لە تۆی دەکەم ینی ئەو خۆی هەر لە شێوەی پرسیارە قسەکانی خۆی دەکا ئیتر دواتر سکرات پێ دەڵێ نا من پرسیارە دەکەم ئەویش وەکو پرسیار وەری دەگرێت بە شوێنیان دەڕات سکرات دەڵێ هاوڕێ ئازیز گەر ئەمەی وتت پرسیار بێ ئەوە تۆ پرسیارێکی دووسەرت کردووە پرسیاری دووسەرە پۆلس وا دەڵێ چۆن پرسیارێکی دووسەرەیە ئەی تۆ نەدە وتاربێژەکان وەک ستەمکارەکان بیان نەوێ هەر کەسێک بۆ کوژندەی کوژن و بیان نەوێ ماڵ و سامانی هەر کەسێ زەوت بکەن زەوتی دەکەن باوتم بەڵام ئەوەی وتت دوو پرسیار لە خۆ دەگرێت منیش ئەو دەدەم وەڵامی هەردووکیان بدەم پۆلس وەک پێشتر وتم ئێستا سوورم لەسەر ئەوەی کە وتاربێژەکان ستەمکارەکان کەمترین دەسەڵاتیان گەر دروست بێت ئەوەی دەڵێم دروست بێ کە ئەو کارانەی ئەوان دەیکەن بەوەی شتێکیان نەکردووە کە دەیانەوێ بیکەن بەڵام دانیش بەوەدا دەنێم ئەوان ئەوەی دەیکەن وا دەبینن کە بۆ ئەوان باشترین هەڵە گەر دروست بێ ئەوە دەڵێم ئەوان کە ئەو کارانە دەکەن بەوە شتێکیان نەکردووە کە دەیانەوێ بیکەن بەڵام دانیش بۆەوەدا دەنێم ئەوان دەیکەن وای دەبینن کە بۆوان باشە لێرە دوو شتەیە دەبێت لێکی جاکەن یەکێکیان من وای دەبینم ئەمە بۆ من باشە و دەیکەم وای دەبینم یەکێکیان ئەوەیە فعلەن ئەمەی کە دەیکەم هەر خۆی باشە بۆ من نەک من وای دەبینم چونکە ئەوەی کە وای دەبینم ئاوایە دەکرێت دواتر کە کردم وانەبێت فەرزە من شتێک هەیە دەیکەم بۆ ئەوەی شتێک هەیە دەستم کەوێت وا دەبینم ئەم شتە بکەم ئەوەم دەست دەکەوێت بەڵام دواتر کە ئەم شتە دەکەم ئەوەم دەست ناکەوێت کەواتە ئەوەی کە ویستومە نەمتوانیوە بیکەم وە قسەکەش لەسەر ئەمەیە من هەرچیم ویست مادام هێزم هەیە هەرچیم ویست دەیکەم هەرچیم ویست دەیکەم شتێکە کارەکە خۆی کە دەیکەیت و ئەوەش لە کارەکە دەکەوێتەوە بۆ تۆ شتێکی ترە وە دواتر ڕوونی دەکاتەوە ئەم دوو شتە چۆن لە یەکتر جیان یعنی بۆ نمونە من بەوەی هێز ئەو هێزەیە ئەمە کەسێک شار بەدەر دەکەم دەری دەکەم لەو شوێنەی کە هەیە و نەیاڵم بگەڕێتەوە دەرکردنەکە خۆی ینی ئایا من دەرکردنی ئەو کەسەم دەوێت یا ئەو کەسە دەردەکەم بۆ شتێکی تر شتێکەیە ئەم کەسە دەربکەم ئەو شتم دەست دەکەوێت ئەو شتێک کە بەهۆی دەرکردنی ئەم کەسەوە دەستم دەکەوێت شتێکە دەرکردنی کەسەکە خۆشی شتێکی ترە ئایا ئەوانەی کە هێزیان هەیە کامیان دەوێت ئەوەی کە کەسەکە دەرکە یا ئەوەی کە لە دەرکردنی کەسەکە دەکەوێتەوە بۆ ئەو کامیان ئامانجی ئەم کارەیە جا ئەمە بەرەبەرە ڕۆشنی دەکاتەوە بۆ پۆلس کە ئایا ئەوەی دەیانەوێت دەتوانن بیکەن ئەگەر ئەوان ئاوا بوو کە ئەوان دەیانەوێت پێیان نەکرا یانی چی کەواتە هێز ناتوانێت وامان لێ بکە هەرچیمان ویست بیکەین ینی هەر هێز بەس نییە بۆ ئەوەی دەمانەوێ بیکەین لەبەرەوە کەسێک هێزی ئەوەی هەیە خەڵک بە کەفی خۆی بکوژێ و شار بەدەری کا و فلانی ئاوای لێکە ئەوە ناگەیانێ کە ئەوەی دەیەوێ ئەوە دەکات و دەکرێت ئەوەی کە دەیکات شتێک بکەوێتەوە ڕێک پێچەوانەی ئەوە بێ کە خۆی دەیەوێت جابزانین ئەمە چۆن باشە ئەوە ناگەیانێت کە ئەوان هێزێکی گەوریان هەیە یعنی ئەگەر بە کەیفی خۆیان هەر کەسیان ستەمکارەکان و ئەوانەی کە وتاربێژەکان ئالە وتاربێژەکان و ستەمکارەکان هەردووکیان دەتوانن ئەمە بکەن کە خەڵکی بە کەیفی خۆ هەر کەسێکیان ویست دەتوانن تاوان وتاربێژەکان بە کوشتی دەدەن بەڵام ستەمکارەکان
دەیکوژم وتاربێژەکان بەشار بەدەرکردنی دەدەن بەکێ بە ستەمکارەکان بەڵام ستەمکارەکان شار بەدەری دەکەن ینی هەردووکیان هەر کەسیان کرد بە ئامانج دەتوانن چی بکەن ئاوای لێکن کە لێ دەکەن ئەمان بە هێزی قەناعەتپێنان ئەویش بە هێزی فیزیکی ئەڵێ پۆلس من ئەفەن ئین دەڵێ پۆلس باشەمە ناگەێنێ کەوان هێزێکی گەورەیان هەیە سکرات دەڵێ بە قسەی پۆلس بێ ئەوان هێزێکی گەورەیان پۆلسیش دەڵێ بە قسەی منی چی من چی کەشتی وام وتووە ئایا مشتی وام وتووە ئەڵێ من تەواو پێچەوانەی ئەوم وت من وتم ئەوان هێزێکی گەورەیان هەیە کەچی تۆ دەڵێ ئێستا پۆلس وتوێتی هێزێکی گەورەیان نییە سکرات دەڵێ گەر ئەمەت نەوت بێ دیارە دەڵێیت کەسێک خاوەنی هێزێکی گەورە بێت ئەوە بۆ ئەو کەسە باشە کە خاوەنێتی بەڵێ باوەڕم وایە سکرات دەڵێ باشە تۆ باوەڕت وایە کەسێک نەزان بێت و هێزێکی زۆری هەبێت وا بەکاری بێنێ کە بە چاکی دەبینێ بۆ خۆی ئایا تۆ کەسێکی ئەوە بە کەسێکی خاوەن هێز دەزانیت ئێستا ئەمە دەبوایە چی وایە دەبوایە دەسەڵات وایە یعنی خاوەن دەسەڵات دەزانی لێرە و دەڵێ کەسێکمان هەیە بەهێزێکی ڕاهای هەیە دەتوانێت هەر کەسێکی ویست بیکوژێ شاربەدەری کا فڵانی بکە هەر شتێکی لێکە بەم هێزە دەتوانێت هەر شتێک بیکات بەڵام دەڵێ ئەگەر ئەم کەسە نەزان بێت ئایا ئەو شتانەی کە دەیکا لە بەرژەوەندیەون نەزانێک هێزێکی گەورەی بدەیتە دەست بەم هێزە چی دەکا ئەم هێزە ئایا بۆ ئاراستەیە ئاراستە دەکا کە لە بەرژەوەندی خۆیەتی یا خۆی پێوێران دەکات و ئێمە ئەوە دەزانین ئەوانەی کە فعلەن هێزێکی گەورەیان هەیە و ئەم زانینەیان نییە چی دەکەن بەو هێزە بەبێەوەی بە خۆیان بزانن چی دژی خۆیان بەکاری دێنەوە ینی خۆیان وێران دەکەن هەڵێ ئەگەر کەسەکە ئەوا بێت بێگومان نەخێت یعنی ئەگەر کەسەکە نەزان بێ لەوەی کە ئەم هێزە بۆ بەکاردێنێ ئەوە بێگومان هێزی نییە ینی ئەو هێزەی هەیەتی ناتوانێت ئەوەی پێ بکە کە بۆ ئەو چاکە نەک دەیەوێت بیکات بۆ ئەو چاکە ئەم کەسە نەزانە شتێکەیە وا دەزانێ بەم هێزە بیکا لە بەرژەوەندی ئەوایە وا دەزانی وا دەبینی بەڵام لەبەر ئەوەی لە نەزانیەوە دەیکا کاتێک کە ئەم شتە دەکا خۆی وێران دەکاتەوە کەواتە ئەم هێزە ناتوانێت هێزەکەی هەیە بەڵام ناتوانێت ئەوەی پێ بکا کە لە بەرژەوەندی خۆیدایە لێرە دەتوانین ئاوا بڵێن هێزی هەیە بەڵام دەسەڵاتی نییە ینی ئەوەی کەمیەتی هێزەکە نیە لە ڕاستیە ئەوەی کەمیەتی چییە دەسەڵاتەکەیە ئەگەر بێت و دەسەڵات عیبارەت بێ ئەو پێناسەی کە بۆم کرد ئاراستەکردنی هێز بە شێوەیە کە لە بەرژەوەندی منابێت ئەم کەسە نەزانە کە هێزی هەیە هێزەکەی هەیە دەتوانێت ئەو شتە بڕوخێنێ پێی دەتوانێت ئەو شتە وێران کا پێی بەڵام ئەم وێرانکاری کە دەیکا لە بەرژەوەندی خۆیان نابێت بۆچی چونکە نازانێ ئەم هێزە بەکاربێنێ بەو شێوەی کە لە بەرژەوەندی خۆیان بێت کەواتە ئەمە لە جاتی ئەوەی ئەم کەسە بەهێزکا چی لێ دەکا لاوازی دەکا و دەیڕوخێنێ هێزەکەی لێ دەسێنێتەوە هەر ئەو هێزە خۆی چی دەکا خۆی نەفی دەکاتەوە یعنی لە جاتی ئاراستەی ئەو شوێنە بکرێکە بۆ ئەم قازانجەیە ئاراستەی شوێنێک دەکرێتکە بۆ ئەم زیانی نەکۆ وایە چەکێک کی تەقامەنیەک بدەیتە دەست کەسێک کی نەزان بچێ لە جاتی ئەوەی بچێ لە شوێنێک بیتەقێنێتەوە کە نەیارەکەی خۆی تایە ڕێک بێ لە ماڵەکەی خۆیان بیتەقێنێتەوە ئەمە و کاتە هێزەکە چی دەکا هێزەکە شکی پێچەوانە دەکا کەواتە بەکارهێنانی هێز بەڵام بەبێ زانین ئەو کاتە چی دەخاتەوە ئەم ئیشی هێزەکە پێچەوانە دەکاتەوە یعنی ئەگەر تۆ بەهێز بیت چونکە کاتێ من ئەم هێزەمەیە لە بەرامبەر وێرانکردنی خۆمە بەکاری دێنم وەکو چی وایە وەکو وایە دوژمنەکەم هێزی خۆی بەکارێ نابێ لە بەرامبەر منە و
زیرەکی لە مۆزوعی جەنگا ئەوەندەی ئەوەیە چۆن تۆ هێزی بەرامبەر لە دژی خۆی بەکاردێنیتەوە ئەوەنەوە نییە کە تۆ هێزی خۆت لە دژی ئەو بەکاردێنی یعنی ئەم هێزە بەوەی ئاراستەکەیەوە بۆتە هیکێ بۆتە هی نەیارەکەی نەگی خۆی یعنی ئەمە هێزێکە هی ئەو نییە فعلەن ئەو لەو کاتا ئەوە دەگەیەنێ ئەگەر ئەم هێزەی کەشتەکەی پێوێران دەکا و ماڵی خۆیەتی مادام دژی خۆی ئیشی کردووە بە هێزی نەیارەکەی بزانین ئەو کاتە ئەو هێزێکی ئاوای نییە ینی هێزێکی گەورەی نییە ینی ئاراستەکردنی هێزەکە مڵک خاوەنداریەتی لە هێزەکەش چی دەکا گۆڕان بەسەر خاوەنداریەتی لە هێزەکە ئادەیێنێ هێزێک من خاوەنی هەم کە لە ژێر سەیتەرەی منابێ من بە شێوەیە بەو شێوەیە کە ئاراستەم کرد فعلەن بەرەو ئەو شوێنە بڕوە بەڵام هێزێک چەند ترسناکە کە تۆ لە دەستایە بۆ نمونە دانێت جۆرێک لە چەکت پێیە بەڵام ئەم چەکە تۆ نازانی بەکاری بێنی و ڕاستە و ڕاستەم ئەمەی کەتیایەتی ئەم فیشەکە چیە دەرناچێت ئەو کاتە تۆ هێزێکت هەیە کە عیبارەتە لەم چەکە کە هێزە بەڵام کە تۆ نەتزانی بەکاری بێنی ئێوەکو وا بێن نەتبێت چونکە تۆ دایمە ترست لەوە هەیە پەنجەت بە شتێکانە ئەو فیشەکە لە جاتی ئەوەی بەرەو بەو ئاراستەیە بڕوا کە بدا لەوە دەفەی تۆ دەتەوێت بداتەوە لە خۆت یعنی جۆرێک بێت لە چەکە بتوانێت بە هەموو ئاراستەیەکە فیشەکەکە ئەوەی کە هەیەی بیتەقێنێ ئەو کاتە ئەمە بدەینە دەست کەسێک چی دەکە ئەمە خاوەنیشی بێ خاوەنی ئەم چەکە بێ ئەم کەسە ئەو ێزەی نییە خاوەنی ئەو ێزە نییە کە لە ناوم شتا هەیە بۆچی چونکە پێی نەزانە وە کاتێ بەکاری دێنێ لە جاتی ئەوەی لە بەرژەوەندی خۆیان بەکاری بێنە دژی خۆی بەکاری دێنێت بۆیە پارسیش دێتە سەر و قەنەعاتە دەڵێ بەڵێ وایە ئەگەر کەسێک ئاوا بێ کە تۆ باسی دەکەی بە نەزانی هێزەکەی بەکاربێنێ فعلەن هێزەکەی نییە تاوان وتوان هێزەکەی هەیە بەڵام دەسەڵاتی دوای ئەو زانین حکایەتەکە بەرەو کوێ دەڕوایە باسەکە سوکرات چی دەڵێ ئەڵێ سوکرات دەڵێ بۆ ئەوەی تۆ ئەوە بسەلمێنی دەبێ شتانێک هەیە ساغی کەیتەوە ینی بۆ ئەوەی من دەیڵێم کە وتاربێژەکان نەکەرێز ینی بەهێزترینی کەسەکانن لە ناو دەوڵەتە بەڵکو هێزی کەسێکی ئاساییشیان نییە کەسێکە هاوڵاتیەکی ئاسایی هەڵە تۆ بۆ ئەوەی ئەمە هەڵوەشێنیتەوە ئەمەی کە من دێڵێم پێویستت بەوەیە ساغی کەیتەوە کە وتاربێژی یەک وتاربێژەکان بە زاناییەوە کار دەکەن ئەو پێشتر مۆزوعەکە ئاوا بۆ ئەوان لەسەرەوە ڕێککەوتن کە وتاربێژەکان بە زاناییەوە کار ناکەن ئەی کە تۆ بە زاناییەوە کارت نەکرد ینی بە زاناییەوە ئەگەر هێزێکیش دەبێ هێزەکەت بە زانایی بەکار نایێن کەواتە زانین لە پشت بەکارهێنانی هێزەکەەوە نییە دەڵێت تۆ دەبێت جارێکی ترەوەم بۆ ساخکەیتەوە ئەوەی پێشتر کە وتان وتاربێژ پێویستی بەوە نییە پێویستی بەوە نیە ئەو شتانە بزانی ئێم پێویستیە بەوەی قەنەعەت بە خەڵکەکە بێنی توانێت قەنەعەت بێنانەکەیە ئەڵێ بۆ ئەوەی تۆ ئەوە ساخکەیتەوە وتاربێژ بەهێزە دەبێت بیت ئەو نەتیجەی کە وینەی کە پێشتر اتفاقمان لەسەر کرد و هەڵی وەشێنیتەوە بەڵێ وتاربێژ بەزانینەوە ئەم کارەکەی دەکات چونکە ئەگەر بەزانینەوە کارەکەی نەکردەوە کاتە بەهێز نیە ئەڵێ دەبێت ئەوەش ساخکەیتەوە کە وتاربێژی ڕووپەمایێنی ئەمانە ساخ کردەوە ئەو کاتە فعلەن من ئەوەی وتومە ئیتر تێدەگەم هەڵی دەوەشێنیتەوە دەزانم ئەمە هەڵەیە بەڵام گەر ئەمەد بۆ من نەسەلمان و بۆچوونەکەی منت پێ هەڵوەشان پیاڵ نەوەشاندەوە ئەوە کاتە ناتوانین بڵێن وتاربێژەکان لە ناو دەوڵەتدا هەرچیان ویست دەتوانن بیکەن ناشتوانین بڵین ستەمکارەکان بەهۆی ئەو هێزەی هەیەە ئەوەی دەیکەن چاکە بۆیان تۆ پێت وایە کە هێز چاکە بەڵام ئەو کارەی کە مرۆڤ بە نەزانی دەیکات خراپە تۆ خۆت دانت بەمەدا نەناوە ئەیوانە زانین پۆلس چی دەڵێ پۆلس دەڵێ با ینی من پێم وایە نەزانی خراپە بەڵام هێز باشە
یعنی ئەگەر ئینسان بە نەزانی هێزەکەی بەکاربێنێ ئەوە خراپە، بەڵام هێزەکە خۆی چییە کە هەر بێ باشە بۆ سکرات. پۆلس چۆن تۆ دەتوانی ئەوە بسەلمێنی کە وتاربێژەکان و ستەمکارەکان دەسەڵاتێکی گەورەیان لە دەوڵەتدا هەیە، گەر نەتوانی ئەوە بۆ سکرات بسەلمێنی کە ئەوان هەر شتێکیان بوێ دەیکەن. یعنی ئەو کاتە تۆ دەتوانی بڵێ جارێ هێز چاکە ئەگەر ئامان هەر شتێکیان بە چاک ویست بۆ خۆیان بتوانن بەو هێزە ئەوە بکەن. ئەگەر هاتوو ئەوان شتێکیان کرد و شتەکە ئەوە نەبوو کە دەیانەوێت، ئەو کاتە ئەوە دەگەێنە کە ئەوان هێزیان نییە. یعنی دوو شتم ڕفتن بە یەکەوە. کاتێ من ئەم هێزە بەکاردێنم و نازانم لە بەکارێنانی ئەم هێزە چی دەکەوێتەوە، یعنی ئەوەی دەکەوێتەوە لە بەرژەوەندی منایەیانە بە نەزانی بەکاری دێنم، ئەو کاتە نیشانەی ئەوەیە کە من بێهێزم. ئەگەر بەو زاراوەیە کە خۆمان لێرەیمان کرد مۆزۆی جاکردنەوەی دەسەڵات وێز، ئەوە من هێزمەیە بەڵام دەسەڵاتم نییە. ئەگەر هاتوو ئاواژ بوو ئەو کاتە ئەوەی کە من دەمەوێت لە ڕاستیە بەو هێزە ناکرێت. یعنی تەنها هێز بەس نییە بۆ ئەوەی هەر شتێکم ویست بیکەم. بۆچی؟ چونکە من ئەم هێزە بەکاردێنم لە کارێکە دەتوانم بەکاری بێنم، بەڵام ئەوەی لێی دەکەوێتەوە لە زەرەری منایە. ئەوە نییە کە من چاوەڕێی دەکەم بەوەی ئەوەی کە ئەمەم کردووە ئەوە ڕووبدا. لەبەر ئەوە کاتێ من هێز وەک وەکارێک وەک کارتێکەرێک و ئەوەی لە هێز دەکەوێتەوە وەک کارتێکراوێت پەیوەندیان دوانە نەزانم وە ڕۆشن نەبێ لەلام، ئەو کاتە ئەوەی کە دەکەوێتەوە مەرج نییە ئەوە بێت کە من ویستومە. لەبەر ئەوە من ئەگەر هێزیشم هەبێ یعنی ئەوە نا هەرچیم ویست دەتوانم بیکەم. پۆلس دەوێت قسە بکات دەڵێ ئەو پیاوە ئیتر لێرە دەوەستێ دوایەوە سکرات دەست پێ دەکاتەوە. ئەڵێ من باوەڕم وایە ئەوەی دەیکەین ئەوە نییە کە ئەوەی دەیکەن، یعنی ئستەمکارەکان و وتاربێژەکان ئەوە نییە کە دەیانەوێت، تۆش پێچەوانەکەیم بۆ بسەرنی. سکرات بە پۆلس دەڵێ ئەمە ئەتوحەیە، ئەمە ئەوەیە کە پێشنیاری دەکات سکرات. ئەڵێ ئەمە پێشنیارەکەی منە، من ئاوا دەڵێم بەس تۆ بتوانە ئەمە هەڵوەشێنەکەەوە. تاوان پێشتیش پێی دەڵێ تۆ ئەمانە ئەگەر ساغ نەکەیتەوە ناتوانانی ئەوە هەڵوەشێنیتەوە. یعنی ڕێگای هەڵوەشانەوەکەشی نیشان دەداوە پێی دەڵێ بەو ڕێگایە دەتوانانی هەڵوەشێنیتەوە. پۆلس دەڵێ بەڵام تۆ کەمێ لەمەوە بەردانت بۆ دانەنا ئەوان ئەوە دەکەن کە بە چاکی دەزانن، ئەوە دەچێتەوە سەر بابەتەکەی خۆی. سکرات دەڵێ من ئێستاش هەماشت دەڵێ، ینی ئەوان ئەوە دەکەن کە خۆیان بە چاکی دەزانن. جا ئەو بزانە پۆلس جیاوازی ناکات لە نێوان ئەوەی شتێک ئێمە بە چاکی دەزانین و شتێکیش کە لە خۆیان چاکە. بۆ چونکە لای ئەو دایمە ئەو شتانە چاکن کە ئێمە بە چاکیان دەزانین، نەک ئەو شتانە کە لە خۆیان چاکن. یعنی ئەو شتانەی کە لە خۆیان چاکن ئاسانە وجودیان نییە. یا ئەوانەی کە ئێمە وا دەزانین بۆ ئێمە چاکن و بەڵام لە عینی کاتە ئەوانە بۆ ئێمە چاکنین هەروازانین بۆ ئێمە وامانزانیوە، یعنی تاکید نەبووین لەوە، ئەوە شەر بەچی دەزانێت؟ ئەوە شەر بە وازانین دەزانێت. یعنی لای ئەو زانینی شەر وا زانینە من وا دەزانم ئەو شتە ئاوایە، نەک ئەو شتە خۆی ئاوە. یعنی من وا دەزانم ئەو شتە ئەم هێزە بەکاردێنم ئەو شتەی لێ دەکەوێتەوە، وا دەزانم ئەمەی لە بەکارێنانی ئەم هێزە دەکەوێتەوە بۆ من چاکە، نەک لە فعلەن خۆی چاکە بۆ من. ئەڵێ من ئێستا شەماشت دەڵێم ئەوان وا ئەو شتەی کە بەو هێزە دەیکەن وا دەزانن بۆیان چاکە. بەڵام یانی چی؟ یانی کێ دەڵێ بۆیان چاکە؟ چونکە وازانی احتیمالی ئەوڵ دەگرێت بۆشیان خراپ بێت و احتیمالی ئەوەشەڵ دەگرێت بۆیان چاک بێت. پۆلس دەڵێ ئەی ئەمە ناکاتەوەی ئەوان هەر چیەکیان بێ دەیکەن. سکرات دەڵێ من ئەویان ڕەدەکەم. یعنی جیاوازیە لە بینی ئەوەی ئەوان هەر چیەکیان بوێ دەیکەن لەگەڵ ئەوان هەر چیەکیان بە باش زانیوە بە باش بزانن بۆ خۆیان دەیکەن و بە باشی بزانن، نەک فعلەن تاکید بن لەوەی کە ئەوە باشە، بزانن کە ئەوە باشە بۆیان.
یعنی ئەم جاکاریانە ئەم وردەکاریە زۆر زۆر گرنگە. سەفسەتە وتاربێژی دایمە دەتباتە شوێنێکی شاشەوە، چونکە لەو شوێنە شاشای یاریکردن ئاسانە، بەڵام کاتێک شتەکان ورد دەکەیتەوە ئەم وردبینی و جیاکاریە فعلان ئیتر چی ڕوودەدا؟ مەجالی یاریکردنی وتاربێژ و سۆفستایەکان کەم دەبێتەوە. جا لێرە سکرات ئەو دەدا چی بکە؟ ئەو شتە وردانە کە لە لای خۆی ورد نین، بەس ئەو نایان بینی، ینی ئەم پێی دەڵێ لە قسەکانیان دیارە دووش دەیە لە یەکی جارەکاتەوە، بەڵام ئەم خۆی جیای ناکاتەوە، وا دەزانن ئەو دوانە یەکە. طبعاً سکرات توانایەکی زۆر سەیری هەیە لە جیاکردنەوەی شتەکان، ئایا شتانەی تێکەڵن ئێمە بە تێکەڵی دایانبینین وەکو یەک دایانبینین، ئەو دێ بەرەبەرە ئاوا جیان دەکاتەوە و لێکیان دەکاتەوە کە ئەمانە جیا بوونەوە فعلەن ئێمە دەتوانین ئەو شتە بزانین و ڕۆشن بێتەوە لەلاو. سکرات دەڵێ من ئەمەیان ڕەت دەکەمەوە، پۆلس دەڵێ تۆ هێشتا ئەوە ڕەت دەکەیتەوە کە ئەوان ئەوەی بیانەوێ دەیکەن. سکرات دەڵێ بەڵێ. پۆلس دەڵێ بەڕاستی سکرات تۆشتی بێمانە دەڵێت، نانی شتاکو ئەو دوشتەی لێک جا نەکردوێتەوە، هەروە دەزانێت سکرات گەمە دەکا، وا دەزانێت ئەوەی کە دەیکا گەمەیەکی زمانیە، نازانێت فعلەن ئەم دوشتە چی جیاوازن. بۆچی نازانێت؟ چونکە ئەوە تەرکیزی لای ئەوەیە کە ساقی کاتەوە وتاربێژی شتێکی بەرز و باڵا و بەهێز و فلان و فیسارە، لەبەرەوەی دایمی تەرکیزی لای ئەوەیە ڕەوان بێژی بە بەرزی ڕاگرێت، ئەوە تەرکیزی لای ئەم جیاکاریانە نییە. پۆلس دوایەوە سکرات دەڵێ هەڵێ پۆلسی بەڕێز گاڵتە مەکە، با منیش تووشی ئەوە نەبم بەو شێوازە تایبەتەی تۆ قسە بکەم. گەر پرسیارە دێ دەتوانیت پرسیارەکانم لێ بکەیت، یا گەر دەتوانیت بۆ چوونەکەم ڕەتکەیتەوە ڕەتی بکەرەوە، گەر ئەمەش ناکەیت ئەوە من پرسیار دەکەم و تۆ وەڵام دەوە. ئەم جارەی تر طبعاً سکرات دەکەوێتە مۆقعی پرسیارکردن و پۆلس دەکەوێتە مۆقعی وەڵام دەرەوە. پۆلس دەڵێ من ئەوەم پێ باشە تۆ پرسیار بکەیت و من وەڵام بدەمەوە، چونکە لەوە باشتر شک نابم بۆ ئەوەی کە مەبەستەکەم ڕوون بێتەوە، ینی بۆ ئەوەی من مەبەستی خۆم ڕوونکەمەوە، ئەوە من ئەم جارە دەچمە مۆقعی وەڵام دەرەوە، اینجا تۆ پرسیار بکە. تاوان پێشتر سکراتی خستە ناو خۆ بوو بە وەڵام دەرەوەتی سکرات تۆ پرسیار بکە ئەدەی لای جەنابتان وتاربێژی چییە؟ ئێستا لە بەرژەوەندیایە بێتە چی؟ بێتە با وەڵام دەرەوە و سکرات بکاتەوە بە پرسیار کرد. بۆچی؟ بۆەوەی بەرگری لە وتاربێژی بکە بەوەی کە ڕووپەمایێنە و وتاربێژی شتێکی بەرزە بەسوودە فلانە فلانەکە ئەو سیفەتانەی کە خۆیان وتاربێژیان پێ تاریف کردوێتەوە بۆ دەرەوە خۆیان. اینجا لێرە گفتوگۆیەکی وەردووز دەبێ بۆ جیاکردنەوەی کارێک کە دەیکەم و ئەو کارە لە پێناوی چیا دەکەم. ئایا من کارێک دەکەم کردنی کارەکەم دەوێ یا ئەوەم دەوێت کە کارەکەی لە پێناوا دەکەم. بۆ نمونە کەسێک نمونەیەوە دێنێتەوە، پزیشکێک دەرمانێک دەنووسێ بۆ نەخۆشێک، نەخۆشەکە دەرمانەکەی دەوێ یا چاکبوونەوەکەی دەوێت. دەرمانەکە بۆ چییە؟ لە پێناو چاکبوونەوەیە. دەرمانەکە و کارەیە کە دەیکا، ینی خواردنی دەرمانەکە کارەکەیە، بەڵام کارەکە لە خۆیان ئامانج نییە و ئەوەی کە ئەم دەیەوێ ئەم نەخۆشە دەیەوێ دەرمان خواردنەوە نییە، دەرمان خوارد. ئەی چییە؟ ئەوەیە کە لەم دەرمان خواردنە دەکەوێتەوە کە عیبارەتە لە چی؟ لە چاکبوونەوە. کەواتە ئەوەی نەخۆشەکە دەیەوێت چاکبوونەوەیە نەک دەرمان خواردنەکە. ئەگەر بەپی ئەمە بێ کاتێک لە دادگا یەکێک دەکوژن ئەم کوشتنی ئەم یەکە خۆی کوشتنەکەی
ئاماژ نییە لە ڕێگەی ئەمەوە شتێکی تر هەیە دەویستێت کە دزێک دەگیرێت و سجن دەکرێت ئەمە لەبەر ئەوە نییە کە دادگا حەز دەکات دز بگرێت و سژنیکە لەبەر شتێکی ترە گرتنی ئەم دزە دەبێت شتێکی تیابێ کە باش بێت بۆ کۆمەلگاکە بۆیە ئەم دزە دەگیرێت ینی گرتنی دزەکە خۆی ویستی ئەوە نییە کە داوا دەکرێت ئەوەی کە لە گرتنی دزەکە دەکەوێتەوە داخوازیەکەیە ئەوەیە کە ئێمە دەمانێت جا بزانین نمونەکان چۆن دێنێتەوە ئەڵای ئایا بە بۆچووی تو هەمیشە خەڵکی کارێک دەکەن ئەو شتیان دەوێت کە دەیکەن یا ئەو شتیان دەوێت کە کارەکەی لێ پێناوا دەکەن بۆ نمونە ئەوان کە پزیشکێک دەرمانێکی نەخوازراویان نەخوازراوی بۆ داناون بیخۆن ئەوەی ئەوان دەیانەوێت خواردنەوەی دەرمانەکەیە یاک چاکبوونەوەکەیە لە پێناو چاکبوونەوەکەیە کە لە پێناویدا دەرمانەکە دەخۆن ئەمە وەزانم ڕۆشتم کردووە دیانە پۆلس ئاشکرایە کە ئەوان چاکبوونەوەکەیان دەوێت ینی پۆلسیش دەزانێ و هەمومان دەزانین ئەم بنەمایی کە سوکرا دایدەنێ بۆ گفتوگۆکردن دواتر لەسەر ئەوەی کە ئایا ئەستەمکارەکان ئەوەی کە دەیکەن ئەوەیە کە دەیانەوێت ئایا پۆلس لێ تێک نەچووە کە کردنی شتێک ینی ئەوەی کە دەکرێت ویستراوەکە نییە شتێکی تر ویستراوەکەیە کە کارەکە نیە دەکرێت جا ئەمە دێنە لە شتی تران نمونە دێنێتەوە تا پۆلس لەوە تێبگا کە سوکار مەبەستی چییە ستەمکارەکان لە ڕاستیا ئاوانین کە هەر شتێکیان ویست دەیکەن هەر شتێکیان بێ دەیکەن ئاوانیان لە ڕێگەی چیەوە ئەمە ڕوون دەکاتەوە لە ڕێگەی ئەم نمونەیەوە کە ئێمە کارێک دەکەین کارەکە دەبێت بۆ شتێکی تری بکەین لە پێناو شتێکی ترە ئەوەی ئێمە دەمانەوێت ئەوەیە کە لە کارەکە دەکەوێتەوە کارەی بۆ دەکەین نەک خودی کارەکە خۆی ئەو کاتە کەسێک بە کەیفی خۆی بتوانێت بکوژێ و ببرە ینی چی یعنی ئەوە ناکە ئەوەی کە دەیەوێت ئەوە دەکات چونکە ئەوەی کە دەیەوێت بیکات کوشن و برینەکە نیە لە ڕاستیا شتێکی ترەکە لە کوشن و برینەکە دەکرێت سوکار دەڵێ بامان شێوە دەریاوانەکان زۆرێک لە بازرگانەکە کاتێک بە کەشتی گەشت دەکەن ئەوەی کە دەیانەوێت گەشتکردنەکە نییە بە کەشتی کێیە بیەوێت تووشی ئەو مەترسیانە بێ کە شەپۆلەکانی دەریا و تەنگەبەرەکان دروستی دەکەن ئەوەی ئەوان دەیانەوێت ئەوەیە کە ئەوان لە پێناویدا گەشتەکە دەکەن واتە سامان چونکە ئەوان بە کەشتی گەشتی ناو دەریا دەکەن بۆ ئەوەی دەوڵەمەند بوو یعنی گەشتی ناو دەریا بۆ چییە؟ بۆ بازرگانیە ئەم کەسانە ئەم گەشتە دەکەن لە ئەسیناوە دەچن بۆ شوێنێکی تر دەچن لێوێ کاڵا بێنن بۆ ئەوە نییە کە بە کەشتی بڕۆن ینی ئەوەی ویستراوە چی نییە؟ کارەکە نییە ئەوەیە کە لە کارەکە دەکەوێت پۆلس ڕاستە دانی ئەمەش وایە ئەفعلەن ئەمانە شتانەکەن کەس ناتوانێت ئینکاریان بکە کە ئەمانە ئەوەی ویستراوە ئەوەیە نەکارەکە چونکە ئەگەر بڵێن کەسێک ئەوە ئامانجەکەیەتی خەڵک دەکوژێ حەل لەبەرەوەی بیکوژێ ئەوە کاتە ئێمە ئاز دەکەین لە بەردەم کەسێکی نەخۆش شێت کە چێش لەم چی دەبینێ لە کوشتن و برین دەبینێت چێژی لێ دەبینێت ینی ئامانجێکی نییە لە پشتەمەوە بەس لێرە باسی دادگاکان و دەوڵەت و دەوڵەتداری و ئەو شتانەیە ینی باسی شێتخانەکان نییە پۆلسیش دەڵێن وایە ئێمەش دەڵێن وایە سکرات ئایا ئەمە بۆ هەموو شتەکانی تروانیە کاتێک مرۆڤ کارێک دەکات لە پێناو شتێکدا دەیکات و ئەو شتەش ئامانجی کارەکەیە نەکارەکە خۆی پۆلس دەڵێ وایە سکرات ئایا شتێکمان نییە کە نە باشە و نەخراپە بەڵکو شتێکە لە نێوان ئەوەی کە باشە و ئەوەی کە خراپە لێرەوەی تر دەچێتە سەر بابەتێکی تر کە بابەتێکە لەبارەی وەسیلەکانەوە ئەوە لە وانەی داهاتوە باسی دەکەین ئەو شتانەی کە نەچاکن و نەخراپن چین و ئەوە ئەو شتانن کە دەتوانین
چاک وایان لێ بکەین کە و شتێکەیە چاکە دەستمان کەوێەوە یا وایان لێ بکەین شتێکەیە خراپە بەسەرمان نابێت ئەمە لەوانەکەی دابێ لەسەری دەڕۆین و بەرەو ئەوە دەڕۆین کە مەبەستی سوکرات لەوە چیە کە دەسەڵاتدارەکان و ستەمکارەکان وتاربێژەکان ئەوەی دەیانەوێ بیکەن لە ڕاستیان ناتوانن